ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا گرنگترین بابەتیش کە بۆ خەڵک گرنگە ئەوەیە کە چۆن پارێزگاری لە تەندروستی خۆیان بکەن. بۆچی خەڵک پێویستە بە ڕۆژوو بێت لە ڕووی تەندروستیەوە و سوودەکانی چییە بۆ خەڵک؟ ئەتوانم بڵێم ڕۆژوو سحرە بۆ لەشی مرۆڤ. کاک دکتۆر، کێشەیە کە بەردەوام لە ڕەمەزانە هەیە، کێشەی نەبوونی میزاج و حەواس و تووڕەیی خەڵکە. سیاری زۆر جوانە. 2 کیلۆ تێکڵی هەناری هێنا و فەردە شەکرەکەی تێ ئەکا و ڕێەکەی تێکە بەڕاستی لۆقمە قازی بەس ئەبێت چەند کەسێک ئاگادار هەر لە ئەساسەوە ڕۆژوو نەگرن. ئینسان تووڕەیە هیلاکە چێنانی نیۆڕۆخە دوایە سێرەکەی ئینسانێکی درێت شەبەکەی فول لە بێکسرە بینەرانی کۆباس سڵاوتان لێبێت و لە هەر شوێنێکن هیوادارم زۆر باش بن. من دێ بەرسامانم ئاشکرایە ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزانداین و گرنگترین بابەتیش کە بۆ خەڵک گرنگە ئەوەیە کە چۆن پارێزگاری لە تەندروستی خۆیان بکەن و لە ڕێگەی خۆراک و لە ڕێگەی ئەو ڕۆتینەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا پەیڕەوی دەکەن ژیانێکی تەندروستیانە بێ. بۆ زانیاری دەربارەی ئەم بابەت هاتوومەت لە لای کاک دکتۆر سیروان عەبدوڵڵا. دکتۆر گیان سپاس بەم دەرفەتە، سپۆری نەخۆشەکانی قەڵەبی و سپۆری خۆراک. سپاس بەم دەرفەتە کاک دکتۆر گیان. سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ کەناڵی کۆباس و هیوادارم بتوانم وەکو ئەرکی سەرشانی خۆم چەند زانیاریەکی بچووک بە بینەرانی خۆشویست بەم بۆی بتوانن سوودێکی تەواو لە مانگی ڕەمەزان. دکتۆر گیان حەزەکەم بە پرسیارێکی زۆر گشتی دەست پێکەم. بۆچی خەڵک پێویستە بە ڕۆژوو بێت لە ڕووی تەندروستیەوە و سوودەکانی چییە بۆ خەڵک؟ ئەتوانم بڵێم سوودەکانی ئەوەندە زۆرن ببوورە. ئەتوانم بڵێم ڕۆژوو سحرە هەر بۆ لەشی مرۆڤ. بۆ نمونە ئەوانەی زەختیان هەیە استیفادەی تەواوی لێەکەن. ئایا ئەمە توێژینەوە هەیە ئیسپاتی کا بڵێ لۆرەنس ستەدی هەیە، لەندەن ڕەمەدان ستەدی کە لە لەندەن کراوە، حەزمەکە لە وڵاتێکی ئیسلامی بکرایە بەداخەوە، بەڵام توێژینەیەکی زۆر بەقووت 7,000 کەس زیاتریان هێناوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە. هیچ نوع خواردنێکیان نەگۆڕیوە، چیان کردووە لە ساڵانی پێشوو لە ڕەمەزانە بەو شێوە بەردەوام بوون. سەیریان کردو یەکەم شت جامە بۆ بینەران زەرورە توێژینەوە دایم هەبێ. بێگومان ئەڵێ لە 162 خواردنی شیرینی زیادی کردووە لە مانگی ڕەمەزانە. لە مانگی ڕەمەزانە خەڵک ڕۆکاتە لوقمە قازی و شیرینیوانە. لەگەڵ ئەوەشدا چی دەرکەوتووە؟ ئەوانەی زەختیان هەیە، زەخت 2 ژمارەیە سەرەوە خوارەوە، ژماری سەر با بڵێن 140 بنەوەتە یا لێرەڵێ 14 بنەوە. ئەوەی سەرەوە 140ەکە دوای مانگی ڕەمەزان هاتۆتە 130 دەرەجاتۆتە خوارێ و ئەوەی خوارەوە نەوەتەکە بۆ تا 5 دەرەجە هاتۆتە خوارێ. یعنی ڕۆژوو ئەوەندە سوودی هەیە بۆ زەخت. بینە سەر شەکرا. زۆربەی ئەوانەی بە ڕۆژووە بن ئەو نەخۆشی کە هەموو کورد پێوە ناڵێن. بەڵێ هۆکاری زەخت و شەکرە چییە؟ ببوورە کاک دێبەر چەوری جگەر دروسە بێت. جا بە قووەترین دەرمان، بە قووەترین دەرزی، بە قووەترین عیلاج بۆ ئەوەی چەوری جگەر بسووتێنی ڕۆژووە. چونکە چەوری جگەر لە چی دروسە بێت؟ لە مقاومەی ئینسۆلین. کەواتە من کە ڕێژەی ئینسۆلین لە لەشمە هاتە خوار، دەرگای خانەی چەوری جگەر ئەکرێتەوە و ئەیسووتێنم وەکو وزە. دەرمان نییە بیسووتێنێ، ئەبێ لەش خۆی بیسووتێنێ. کەی ئەی سووتێنێ کە ئێمە بڕۆژوین. لەبەرەوە سەیرەکەی بۆیە گرنگە ئێمە لە بەربانگە چی بخۆین و لە پاشەوە چی بخۆین بۆ ئەوەی 2 قات چەوری جگەر بسووتێنین و چەوری ور بسووتێنین و بەعام لە ئەوروپا ئەوەی شەکرەیەتی و ڕۆژوو ئەگرێ لە 130 عیلاجی شەکرەکەمەکەەوە. یعنی لە ئێستاوە نەسیحەتی منەوانەی شەکریان هەیە ئەتوانن بە ڕۆژوو بن، سوودێکی تەواوی لێوەرەگرن، مەعەدا و کەسانی کە تۆزی مشکلەی گورچیلیان هەیە، چونکە ئەو خواردنیتیانی هەرچەند ئێستا زستانە ئەو گەرمە نییە، یعنی ئەویش لەژێر چاودێری دکتۆری خۆیان بن ئەتوانن بە ڕۆژوو بن. یەنە سەر بەحسێکی زۆر گرنگ لە هەنۆڤەر کرا، لە کولیە طبی هەنۆڤەر، جامعەی هەنۆڤەر ساڵی 2023 کاک دێبەر کە من باسی سحرم کرد و شەی سحرم کرد لە لەشی مرۆڤ سەرنجڕاکێش بۆ وشەیە زۆر. بۆ نمونە ئەڵێ لە لەشی مرۆڤ چۆن لە فیلمی ڕعب و ترسناک زۆمبی هەیە، ئەوانەی کە تووشی نەخۆشیەکە بن ڤایرۆسێکە شتێکەوەیان لێدێ نامرن بەس ئەگۆڕن بۆ وەحشێک بەڵێ پەلاماری مرۆڤی کایان و گۆشتەکەی ئەخۆن ئەو پێڵێن زۆمبی. لە لەشی مرۆڤ ئەو خانانە دروسە بن و پێڵێن سێنسنز سێڵز. ئەنجا سەیریان کردو لە مانگی ڕەمەزانی پیرۆزە مجموعەیە پرۆتین هەیە P21 P53 ULK1 ئەمانە
ئەچن پەلاماری خانە زۆمبیەکانیان لە لەشی مرۆڤ و لە ناویە بن چونکە ئەو خانە زۆمبیانە لە ناو نەبین ئەبێتە هۆی ئەوەی بزەڵ دۆ کوفلیمەکە قەپ لە خانەی ترەگرێ ئەویشە گۆڕێ بۆ زۆمبی ورۆدا ئەم لەشە پیرە بێ نەخۆشەکەوێ. دوو هەر لەم بەحسا پیشانیان داوە عملیەک هەیە پێڵێن ئۆتۆفاجی بەڕاستی یعنی کاک دێبەر کە خوای گەورە فەرموویەتی وەخلقنا الإنسان في أحسن تقویم يعني حکمتێکی زۆر گەورەیە گەورەترین حکمت ئێمە کە بڕۆژوە بین عملی ئۆتۆفاجی خۆ خواردن استاڵی باش ئەم لەشە خۆیە خوا بەڵێ چۆن ئەم لەشە ئەکەوێتە عملیەکی پێڵێن ئۆتۆفاجی و دوای 12 ساعات بۆ 14 ساعت دەست پێەکە و هەتا زیاتر بە ڕۆژوو بین ئەمە عملیەتە بەقوتە ئۆتۆفاجی ترجمەیەکی بۆ کوردی ئۆتۆ خۆ فاجی خواردن جابینەراڵێن یعنی لەشی مرۆڤ لە کاتی ڕۆژۆ خۆی ئەخوا نیشەڵێن بەڵێ سەیرانچی ئەخوا دێت سیرەکە هەرچی خانەیەکە کە پیر بووە بەباشی ئیش ناکە بەرەو شێرپەنجە ئەگۆڕێ مەرحلەی شێرپەنجەیە دێت پلاکێک هەیە ئەیکوژێنێتەوە لە ناویە بە ئەی خوا ئەنجا وەکو سیارە کە کۆنێ بێ و سکراوە چ پارچێکی بەکەڵگدێ ئەی هەڵێتەوە بۆ خانە گەنجەکان لەبەرەوە لە ڕەمەزانە ئەم لەشە خۆی گەنجەکاتەوە بەڕاستی حکمتێکی زۆر گەورەیە کەواتە توانین بڵین جوانکاریەکە بەڵام لە خودی خۆیە هەمان ئامانج و هەمان کاری هەیە سەرنجڕاکێشن. ئەنجا مۆزوعی ڕۆژوش ئەتوانم بڵێم سوودی هەیە بۆ ئەو ئافرەتانی دووگیانن زانیاریی باشە بۆ ئەو کەسانی کە تۆزێ نەخۆشی سایکۆلۆجییان هەیە نەخۆشی دەرونی وەکو خەمۆکی یان بڵێن دەبڵ بۆردەرلاینی پێ ئەڵێن یان ئۆتیزم سریان کردووە بۆ ئەم نەخۆشیانە ئێمە مێشکمان هەیە بەس کاک دێبەر بە ڕیخۆڵەی مرۆڤ ئەڵێن مێشکی دووهەم بۆچی مێشکی دووهەم چونکە خوای گەورە لەشی مرۆڤی دروست کردووە نزیکی 100 تریلیۆن خانەیە تەنها 10 تریلیۆنی خانی مرۆڤە 90 تریلیۆنی خوای گەورە میکرۆب 1000 نوع میکرۆبی لە ناو ڕیخۆڵەی مرۆڤ داناوە لە 170 لە ڕیخۆڵە گەورن لە قۆڵان ئەمانی ئیشان چیە ئێمە کە خواردن نەخۆین ئەمە کەڕوویتیایە ڤایرۆسیتیایە میکرۆبیتیایە مادەی کیمیاوی خراپیتیایە ئەم بەکتریانیان ناون چێتە ناخوێنەوە یەکسەر ئەی گۆڕن بۆ ئەی نەبێ پیسایی و بچێ بۆ دەرەوە لە لەشی مرۆڤ نەمێنێ. بەڵێ کاک دکتۆر یەک پرسیاریکە لە چ کاتێکە ڕۆژوەوان پێویستە ڕۆژۆکەی بشکێنێ هەڵبەت لە ڕووی تەندروستیەوە کە زیانی بۆی هەیە و پێویستە دەست بەجێ بشکێنێ؟ ڕۆژوان یەکەم لە تەمەنی 9 بۆ 10 ساڵیەوە هەمووی ئەتوانن بە ڕۆژۆ بن بەڵام کە بۆیە گرنگیشە بزانن چی بخۆنەوە دڵنیام ئەوەی بە ڕۆژوە بێ و بەو ڕێنمایەنەی من بڕوە تەسەوڕ ناکەم تووشی هیچ مشکلێ بێ بەس ئەبێت چەند کەسێک ئاگادار بن هەر لە ئەساسەوە ڕۆژوو نەگرن و من فەقێ نیم بەس ئەتوانم ئەمانە زۆر گرنگن ئەو کەسانە کیان ئەو کەسانەستە باسیەکەم بەس هەروەکو هینێک یعنی خوای گەورە کە ڕۆژووی فەرز کردووە بە سەرمانە ئەوەندە گەورەیە لە حەقی خۆی خۆشە بێ هەڵێ کاکە بە ڕۆژوومە بن بەس ئاگاتان لە تەندروستی خۆتان بێ و فەرموویەتی ومن کان مەریضا أو على سفر فعدة من أيام أخرى بە ڕۆژوومە بەس ئاگات لە تەندروستی خۆت بێ جا ئێوە لەگەڵ فەقێ لەگەڵ مەلایە لێ بپرسن ئەوانەی مشکلەی گورچیلیان هەیە گورچیلیان سستە بە تایبەتی ئەوانەی زەخت و شەکران هەیە ماوەی 15-20 ساڵێک حەزێتی گورچیلیانەیە ئەوانەی ڕۆژان قورحەیان هەبوو چونکە مەعیدە بە تایبەتی قورحەی دوانزەگرەیە کە مەعیدە بە تاڵە بێ ئەو قورحەیە ئەزیەتیە بێ لەوانەیە تووشی نەزیفن یەکێ لەوانە باوکم بە ئەفریقا لەگەڵ خوالی خۆش حازنینە قورحەی هەبوو بەس هەر بە ڕۆژوو بۆ حاجی بوو وەڵایتە تووشی نەزیفی کرد تقریبا 2 بوتڵ کێشەی بۆ دروست کرد بەداخەوە 2 بوتڵ خوێنماندایە جا ئەوانەی قورحیان هەیە ئاگادار بن ئەوانەی نەخۆشی گورچیلیان هەیە ئەوانەی دەرزی ئینسۆلین لێ ئەدەن و ماوەیەکی دوور و درێژە 20 ساڵە نەخۆشی شەکریان هەیە ئەوە بێ ئاگادار بن شەرت نییە هەمویان نەتوانن بیکەن ئەگەر دکتۆرەکەت فحسی گورچیلت بووە کە فیلتەری گورچیلت باشە گورچیلت بە باشی شەکە ئەتوانین ئەوسا ڕێژەی ئینسۆلین کەم بکەینەوە ڕۆژۆکەش بکەین بەنسبەت ئافرەتی دووگیانەوە توێژینەوەکان ئەڵێن چی کاک دێبەر ببوورە بەڵێ لە هۆڵەندا کراوە
جا زۆربەی توێژینەوەکان لە ئەوروپا کراون بەس لەوێ چونکە مەغریبی و تونسی و شیمالی نەتەوە جیاوازەکانی لێیە وەکو پەنابەر لە هۆڵەندا هاتوون لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئەوانەی بە ڕۆژوو بوون نسیحەت کراون بە ڕۆژوو نەبن بەس هەر بە ڕۆژوو بوون هاتوون سێریان کردووە سک 9 مانگە و ئەکرێ بە سێ مانگی سێمانی یەکەم پێڵێن ترایمستەری 1 ئەنج 2 ئەنج 3 دوایەوە هاتوون کە سجلەکانیان وەرگرتووە سێرە ئەوانەی لە سێمانی یەکەمە بە ڕۆژوو بوون مناڵەکانیان معدل ڕبع کیلۆیەک بچووکتر لەدایک بوون بالضبط 247 غرام خۆی ڕبع کیلۆ 250 غرامە جا 250 غرام ڕبع کیلۆیەک لە 3 کیلۆ زۆر لە 115 کێشی ستانداردەکەی پێما زیاتر ئەوە نیە بەڵێ 3 بۆ 3.5 کیلۆیە بەس ئەمان بەعام ڕبع کیلۆیە کەمتر لەدایک بوون طبعا مێشکیش بچووکترە دڵ بچووکترە لەش بچووکترە ئەسقان بچووکترە لەبەرەوە زەرری هەیە بۆ مناڵەکە بە سێریان کردوانەی لە مانگی سێمانگی دوو هەموو سێمانی سێهەم کە بە ڕۆژوو بوون هیچ زەرری نەبوو مناڵەکە نەبوو کێشی نەبوو لەدایک بوونی من یەم کە باسی ئەەکەم کە ئەو میکرۆبانەی لە ڕیخۆڵی مرۆڤان دەورێکی باڵا بینن کە پێڵێن مێشکی دووهەم چونکە بە ئیتیساڵە لەگەڵ مێشک و ئێمە عەسەبێکمانەیە عەسەبی دەیەم کە پێڵێن ڤێگس نێرڤ ئەمە یەکسەر لە مێشکەوە ئەچێ بۆ ڕیخۆڵە مەربوطە جاو میکرۆبانە دەورێکی باڵا بین بۆ دروستکردنی ئەو هۆرمۆنانەی کە مێشک گەشاکە بۆیە سەیریان کردووە ئەو مناڵانی کە بە قەیسەری لەدایکە بن بەراورد بۆ مناڵانی کە بە طەبیعی لەدایکە بن 4.2 فاریزە 2 قات با بڵێن 4 قاتی ئەو مناڵانەی کە بە طەبیعی لەدایکە بن تووشی ئۆتیزم و بۆردەلاین و ئەو نەخۆشیانەی کە نزیکە لە ئۆتیزمەوە کەواتە کاک دکتۆر سەرنجی تۆ بۆ خانمانی دووجان هەیە لە حەزەکەم هەر بە ڕۆژوو بم سەرنجی تۆ بۆ ئەمەیان چییە؟ سەرنجی من ئەمە شتێکی ئامە بەس تایبەتمەندی هەیە بەعام لە کە چوویتە 4 مانگەوە لە ڕۆژوو مەترسە بەس ئەبێ لە ژێر چاودێری بێ بەس مەسەنەن هەیە زۆر زەعیفە کێشی کەمە و دوو گیانە لەوانەیە باش نەبێ هەر ئەساسن بە ڕۆژوو بێ بەس ئەمە زانێرێکی ئامە چۆن ئێماڵێن زەخت ئەبێ 120 بە 80 بێ بەڵام هەیە 130 بە 85 و مشکلینە هەیە 110 بە 60 و مشکلینە بەس بە عام ڕۆژوو سیفادە هەیە بۆ ئەڵێ سەیریان کرد لە کاتی ڕۆژوو میکرۆبە باشەکان لە ڕیخۆڵەیە زیادەکەن میکرۆبە خراپەکان کەمە بنەوە لەبەرەوە دەوریی باڵا بینێ بۆ گەشەی مێشکی ئەو مناڵە و لەشی ئەو مناڵە و بۆ ئێمەش زۆر باشە کاک دکتۆر بەشێکی زۆری منداڵان پێیان خۆشە بە ڕۆژوو بنوە بەڕای تۆ چه سیستەمێکی گونجاو باشە بۆی کە مناڵ ڕابێنێ لەسەر ڕۆژوو لە هەمان کاتیشە کاریگەری نەرێنی لەسەر گەشەی مناڵەکە دروست نەکە ئەمە چیت پێ باشە تۆ؟ خەڵک سەیرە یعنی ئەڵێ ئەترسم تەسیر لە گەشەی بکە بە هیچ شێوە تەسیر لە گەشەی ناکە ئەم مناڵە لە باتی ئەوەی نانی بەیانی سەعا 8 خۆنانی نێوڕۆ سەعا 12 و ژەمی ئێوارە سەعا 6 هەر ئەوەیە لە باتیوی سێژەم بە ڕۆژ بیخوا ئەیکرینە سێژەم ئێواران بەربانگ باژەمێ بخوا ئەگاتە سەعا 9دا با شتێکی تری بەنێو بیخوا و لە کاتی پاشێویشی ینی هەر سێژەمەکەیە بۆ تەسیر لە گەشاکە هەر ئەوەیە سێژەمەکە لە باتی بە ڕۆژ بێ لە تاریشی و لە شەوایە لەبەرەوە هیچ تەسیری نییە بەس ئەوەیە ئەم مناڵە بۆی گەشە بکە مهمترین شت خواردنیە بێ پرۆتین بێ یعنی هەتا بتوانین من دایم ئەڵێم مناڵ هەتا ئەتوانی دەخیلێکی بۆ بکڕ و ڕۆژانەکە بخرە دەخیلەکەیەوە مەیدێ بچێ بۆ دوکان خواردن بکرێت چونکە ئەو بە 500 دینار و بە 1000 دینار بچێ بۆ دوکان چیەکڕ یا چپسە یا پسکیت ئەمانە هەر هەمووی گەورەترین زەرەر لە میکرۆبەکانی ناوری خۆڵی ئەو مناڵایە لەبەرەوە گەشەی تێکەچێ لە سنفا تەرکیزی نییە مستەوایان باش نابێ بەڵام ئەبێ سێژەمەکە پرۆتینی تیاابێ یعنی پرۆتین هەیە ئاژەڵی هەیە ڕوەچیە ئەوە ئیمکانیەتی هەیە پرۆتینی ئاژەڵی گۆشتە گۆشتی سوورە سپیە ماسیە مریشکە قەلا قازە کەڵە شێرە شفتەیە سەروپێیە ئەجا چیشمان هەیە هەر ئاژەڵی زۆر باشە هێلکەیە پەنیرە ئەنجینە سەر ڕۆچیەکان پاقلەمەنیەکان هەموو نەزانین چەند تەن دروستن یەکەم پرۆتینی تایە هەرچەند هەڵمژینی پرۆتینەکە کەمترە وەک لە هینی ئاژەڵی یعنی من کە 100 غرام گۆشتی سوورە خۆم لە 120 پرۆتین بێ هەر 20 هەڵەمژرێ بەس من 100 غرام فاسۆلیا بخۆم 120 پرۆتینە بەڵام لە 140 هەڵەمژرێ زۆر بەڵێ بەڵام ڕیشاڵی تایە ڕیشاڵ ئێمە بە خەڵکی ئەڵێین کاک دێبەر کە بینێ ڕای خۆشەویست کە بە خەڵکی ئەڵێین
سەوزە بخۆن پرسیارێگەێتە پێش باشە خی گەورە لە شی مرۆڤی لە گۆشت دروست کردووە ئەی بۆ سەوزە بخۆین چونکە ڕیشاڵ بۆ ئێمە نییە ڕیشاڵ خواردنی ئەو میکرۆبە باشانەیە کە لە ڕیخۆڵی ئێمەیە کە ئەمان پارێزیە و ناڵێ ئەو ژەهرانە بچنە ناو سووری خوێنەوە بچنە ناو سووری خوێن دەرکەوتووە ئەبێت التیابی مزمن ئەبێتەوە مقاومی ئینسولین هۆکارە بێ بۆ زەخت و شەکرە هۆکارە بێ بۆ نەخۆشی دڵ هۆکارە بێ بۆ شێرپەنجە لەبەرە زۆر گرنگە ئێمە سێژەمەکانمان ڕیشاڵی تیاابێ زۆر باش ژەڵاتەی تیاابێ سەوزەی تیاابێ کاک دکتۆر کێشەیە کە بەردەوام لە ڕەمەزانە هەیە کێشەی نەبوونی میزاج و حەواس و تووڕێی خەڵکە ئایا ئەمە پەیوەندی بە چێوە هەیە و چۆن ئەمە چارەسەر کریا لە ڕێگەی سیستەمی خەوە لە ڕێگەی خواردنەوە جەنابەت پێ وایە چی چارەسەرە من تەسەورەکەم بەعکسەوە خەڵک کە ڕۆژوە بێ ئەبێ ئەو نەدڵی خۆش بێ ئەو نەدڵی خۆش بێ بانگێکی زۆر پیرۆزە یعنی تەسەور کە ئێمە لە بەربانگە ئەو عیلەیە کۆ بێتەوە خوشکە برایە دایکە باوکە دانیشن بەیەکەوە کە جاران سۆشیل میدیا و مۆبایل لەسەر نان خواردنیش بە مۆبایلەوە دوور کەوتیونەوە ئێمە نزیکە بینەوە بەس هۆکاری تووڕەبوونەکە ئەوەیە ئێمە حسابی کەین تلیاک خۆر تلیاکی لێ منعکە تووڕابێ مەشروب خۆر تووڕابێ جگەرە چێش تووڕابێ چونکە ئەمە چیە ئالوودەیە خواردنیش ئالوودەیە بە تایبەتی نان و برنج و شیرینی و میوە بەچێتە سنتەری مێش سنتەری ئالوودەیە کە ناوی نیوکلیەس ئەکەمبانسە و هەر عینەن شت هۆرمۆنی دۆپامین کە هۆرمۆنی دڵخۆشی نیە سیرۆتین دڵخۆشیە هۆرمۆنی پلەژەرە لەبەرەوە تو ئەوەی لە منەکەی تووڕابێ یعنی تووڕەبوونەکەی ئەوان هی ئەوەیە خواردنەکە ناخواست چونکە فێرە بیخواوە بۆ ئێمە خواردن تەسیرەکە سەر نەفسیەتمان کاک دێ ئێمە لە مناڵیەوە ئەگەر ملاحەزەمان کردی بێ ئەگەر مناڵ بگری ئازاری هەبێ نەخۆش بێ دایکەکە چیەکە شیری هاتێ لەبەر ئێمە ئەمە چەسپا لە مێشکی ئێمە ئەگەر بێ تااقەت بین ئەبێ خواردن بخۆین لەبەرە خواردن زۆر گرنگە بۆ سایکۆلۆژی مرۆڤ ئینسان تووڕەیە هیلاکە چێنانی نیۆڕۆخە دوایە سێرەکەی ئینسانێکی ترە شەبەکەی فول لە بێکس جاتە سەوەرەکەم مۆزوعی تووڕەبوونەکە هی ئەوە نییە بە ڕۆژوون و هیچ ناخۆن هی ئەوەیە فێری خواردنەکەن یا خواردنەیە بۆ نمونە جگەرەیە ڤەیپە ئەنێرگەلەیە ئەمانەژەمی کاریگەری بەس بۆ ئەوانەی کە ئەم شتانە بەکار ناهێنن کە خواردنەکە نەخۆن وەکو جگەرەکەوە کاک دکتۆر پێ دوانیە مانگی پیرۆزی ڕەمەزانیش خۆی دەرفەتێکی کاریگەر و گرنگە بۆی کە واز لە جگەرە و بابەتی کافاین و ئەم بابەتانە بینی پرسیاری زۆر جوانە ئێستا زۆر کەس بە جگەرە چێش بڵێ کاکەواز بە جگەرە بێنە ئەڵێ بەخوا ناتوانم ساعتێ نەکێشم مێشکم داوایەکە بەیانی هەستم جگەرە نەکێشم ناتوانم جا لە ئەڵمانیا و لە نەمسا هینێکیان دەست پێکرد حملەیە کاتی خۆی ئەڵێ ئەزگێت ئاوخ ئۆنە ڕاوخ ئەڵێ بۆکو قافیانە دروست ئەزگێت ئاوخ ینی ژیان ئەڕوا ئۆنە ڕاوخ بەبێ دووکەڵ جا منیش بە بینەران ئەڵێ فرسەتێکی زۆر گەورەیە بتانی واز لە جگەرە بێنی بتانی واز لە مەشروب بێنی بتانی واز لە ئەتوانم بڵێم بۆ مناڵانیش ئێستا پارەی نادەیت تێ بچێت چپس و ئەو شتانە بخوا فرسەتە ئەم چپس و بسکیت و بپسی و شەربەت و ئەو شتانە کە مناڵیش ئەیخوا هەر حسابی تلیاک و جگەرە و مەشروی بۆ کە عینە زەرەی هەیە بۆ لە شێ مناڵە فرسەتە لە ڕەمەزانیشا دووریان خێنەوە لەو شتانە بەڵێ دکتۆر جانەوەم پێ بڵێ خەڵکێکی زۆر لە ئێستا سەری کردوتە سەر شیرینیە دەستکردەکان ترەمە لە بابەتی لوقمەقازی و زولوبیا و شەربەت و ئەمانەوە بێتاک و جۆرەکانی کە لە کوالەتیشە هەم لە جۆرەکانی کەشە ئەمە چۆن ئەبینیت یعنی سە خەڵک سەری بۆ گرت و ئایا پێشتر بزانام قسە هەر لەسەر کردووە لەسەر زیانەکانی چی پێشنیارێکی بۆ خەڵک بووی کە لەسەر ئەمە بەردەوام بێ بیخوا نەیخوا یا بە شێوازێکی دیاریکرا و مەحدود بەخوای کاک دێبەر طبعاً شت هەیە خراپ شیرینی بەعام خراپە بەس هەیە خراپتر هەشتێ لە ناو ڕۆنە سوور کرایەوە ئەتوانم بڵێم بەڕاستی من خۆم بە کفری ئەزانم یعنی خوای گەورە نعمەتێکی گەورەی یاو بە ئێمە عەقڵ و ڕۆحێکمان هەیە ئەم لە شە سیارەکەی کە پێجوڵین لە خەڵکی بپرسە بە قوترین و باشترین سیارە لە دنیاە چی هەندێک کەس ئەڵێ وەنەوشە هەندێک کەس ئەڵێ مارسیدس باشە وەنەوشە و مارسیدس ئەتوانن لەنا ئەوە مەلە بکەن نەخێر ئەتوان بە شاخا سەرکەون نەخێر ئێمە ئەتوانین ئەتوان بە دارە سەرکەوتن نەخێر ئەتوان بە ناو قوڕا بڕۆن نەخێر ئێمە ئەتوانین ئەتوان بە سەبەردا بڕۆن نەخێر ئێمە ئەتوانین لەبەرەوە ئەم لە شە عەزیمترین سەیارەیە کە خوای گەورە لە شەیاتی بە ئێمە پرسیار لە خەڵکیەکەم ئێوە دڵتان نییە ڕۆژە ڕۆژان بەقەدەر یەک دەنی خورما قڕب بکەنە تانکی سیارەکەتانەوە
نەخێر سەقەتە بێ ئێوە کە لقمە قازیە خۆن کە زن و دستە خۆن کە پاقلاوە و شیرینیە خۆن بیهێنە بەرچاوتان قوڕ ئەکەنە ناو ئەم لەشە چەند زەرەری هەیە باشە ئەڵێ ئاخر وەڵاهی خۆشە باشە خی گەورە نەفسیاوە بە ئێمە بۆ خۆ ئێمە داروبەر نین من ئەبێ کە خواردنیە بخۆم هەست بە خۆشی بکەم ئەبێ کە گوڵێکی جوانە بینم هەست بە گوڵە بکەم ئەبێ کە بۆنێکی خۆشەکەم هەست بە بۆنە بکەم ئەبێ کە مناڵم بێبێ من سۆزم هەبێ بەس عقلی شیاو بە ئێمە ئەجا فەرموویەتی وەئینە نەفسە لە ئەمارەتون بسوئی باشە حەز لێ بڕۆ ئەتوانم بڵێم پاقلاوە و برمە بە تایبەتی لە هەندێک شوێن کە چەوری کەمە ناو ناهێنم چەوری کەمە زیانی هەیە بە زیانەکەی زۆر کەمترەوەک لە لقمە قازی بەڕاستی لقمە قازی کفرە بەڕاستی لقمە قازی بۆ ئەم لەشە ئەنجا ئەم شەربەتانی کە هەمووی بەڕنگ تێکەڵ کراوە فەردەیە شەگریتی یەکەن و فەردەی لیمەندۆزی شەوە ئێمە طبیعیە سیرەکەی 2 کیلۆ تێکڵی هەناری هێناوە فەردە شەکرەکەی تێئەکا و ڕەنگەکەی تێکەوە هەر بۆ ناوی سوێنیش باشە ینی خوای گەورە ئەو نعمەتەیە و ئێمە ڕەمەزان بۆی ئەم لە شەری سایکلینگکەین بردومانە ئەم سیارەیە مشکلەی بردومان بۆ لای فیتر چاچیکە ئێمە دین خراپتریەکەین نەسیحەتی من هەتا بتوانن و بە تایبەتی ئەگەر هەر حەز لە شیرینیە ڕۆژۆکە بە شیرینی مەشکێنە چونکە لەشی تۆ مقاومی ئینسۆلینی نەماوە حساسیەتی ئینسۆلینی زیادی کردو لەبەرەوە تۆ یەک پاقلاوە بخۆی لە ڕەمەزانە وابزانە وەکو ڕۆژانی تر 3-4 پاقلاوت خواردی بێ ئینسۆلین زۆر بەرزە بێتەوە چونکە پەنکریاس ئاکتیو بووە لەبەرەوە ئەگەر هەر حەز لە شیرینیەکە تۆ ڕۆژ و بشکێنە خواردن بخۆ ئەنجا دوایەوە پاقلاوەیەک دوانێکە خۆی برمێ دوانێکە خۆی بەس یەکسەر بە برمە بە پاقلاوە مێشکێنە زۆر باش ئەماکەم بە کۆتا پرسیار بۆ تۆ کاک دکتۆر چی بخۆین لە پاشێوە زۆر گرنگە طبعاً پاشێ و بەڕاستی خێری زۆرە یعنی ئەگەر بکرێ باشتر هەرچەند ئەتوانی نەشیکە ئەتوانی پێشی خەی بەس پاشێ و ئێمە ئەبێت چی بکەین پێشەوەی باسی پاشەوە باسی بەربانکەم لە بەربانگە ئێمە هەموو ڕۆژەکە بە ڕۆژوین ئەجوڵین خانەی ماسوولکە لە ناوەچێ من ئەبێ بەربانگ چەند سوودێکی هەیە یەکەم نابێت چەوری زۆر بێ چونکە مەعیدەم ئامادە نیە ئەو چەوریە زۆرە هەزم کە ئەنجا بێ پرۆتینی زۆر بێ بۆی ماسوولکەکە دروستکەمەوە بەس ئەو ماسوولکەی بۆی دروست بێ ئەو پرۆتینە بۆی بچێتە ناو ماسوولکەکان پێویستمان بە تەکسیەکە ئەو تەکسیە چییە نان و برنجە یعنی ئەو کەسانە ئەتوانن لە بەربانگە 5-6 کەوچک برنج خۆن نانێ بخۆن ئەتوانن یا پراخ بخۆن بەس برنجەکە زۆر نەبێ کاربوهیدراتەکە زۆر نەبێ ئەوە ماسوولکەمان دروست کرد و پرۆتینەکە وشک بێ یعنی مەسەلەن مریش بۆی وازەحتر بێ لای خەڵک تۆ بڕۆ سنگەکەی بخۆ لە بەربانگە یان گۆشتی برژاو بخۆ لە بەربانگە بەس بۆ پاشێ و عینەشت ئەبێ پرۆتینی تێ بەس ئەبێ چەور بێ کاربوهیدراتی نەبێ بۆی ئینسۆلین بەرزکەمەوە کەواتە من هەر ئەوەیە پاشێوم کرد چەوری سووتان دەستی پێ کردووە چونکە ئینسۆلین داوەزەی دەرگای خانێ چەوری کراوێ کەواتە بڕۆ هێلکەوڕۆن بخۆ بڕۆ کەباب بخۆ بڕۆ سەر و پێ بخۆ بەس جیپەکەی مەخۆ وەکو وتمان لە بەربانگە وشکە بەبێت چەوری و تۆزە کاربوهیدراتی هەیە لە پاشێوە هەر پرۆتینەکە هەیە ئەساسە بەس کاربوهیدراتەکە لابین چەوری بۆ زیادەکەی سپاس بۆ کاک دکتۆر سیروان عەبدوڵڵا پسپۆڕی نەخۆشەکانی قەڵەوی و زانستی خۆراک سپاس بۆ سەرنجەکانت و هیواداری نێوە ژەمیشە تەندروست بن بەتایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا و بتوانن بە شێوازێکی تەندروست بژین و بخۆن